ئەحمەد مونهەل هاوڵاتیەکی دانیشتووی گەڕەکی مروری مووسڵە کە سەرەتای ئەم هەفتەیە گەڕەکەکەیان لەلایەن هێزە عێراقیەکانەوە کۆنتڕۆل کرایەوە. ئەو دەڵێت ئەو ڕۆژە لەگەڵ دوو کچی ئامۆزای چوونەتە دەرەوە بۆ کڕینی نەوت، بەڵام کاتێک لە ماڵ چوونەتە دەرەوە چەکدارانی داعش چاودێری گەڕەکەکەیان کردووە و هاوەنێکیان بە ئاراستەی ئەواندا تەقاندووە و بەهۆیەوە خۆی بریندار بووە و دوو کچە ئامۆزاکەشی یەکێکیان گیانی لەدەستداوە و ئەوی تریان بریندار بووە. ما أتذكر. بیرم نەماوەکەی بوو. ئەوەنە ئەزانم ئێمە سێ کەس بووین لە ماڵ هاتینە دەر تا بچین نەوز بکرین. گەهشتە سەری کوڵان هاوەنێک رامان کەوتەوە و پێماندا تەقیەوە کەوتمە سەر زەوی و هۆشم نەما تووشی باردوخێکی خراپ هاتین. وطيارتنا بالجو. لە سەرەتای دەستپێکردنی ئۆپراسیۆنی کۆنتڕۆلکردنەوەی مووسڵەوە ژمارەیەکی زۆر لە بریندارەکانی شەڕەکە گەیەنراونەتە نەخۆشخانەکانی هەولێر و ئاماژە بەوە دەکەن تیمی تەندروستی لە بەرەکانی شەڕدا کەمن و بە ئەستەم بەهانای بریندارەکانەوە دەچن. والله نحن من حي عدن. ئێمە لە گەڕەکی عەدلین لە مووسڵ چەندان هاوەن بە ئاراستەی گەڕەکەکەمان داوێشترا. دوو هاوەن لە نزیک ئێمە کەوتەوە بەهۆیەوە من و دایکم و خوشکم و مناڵێکی خوشکم بریندار بووین. دواتر تیمێکی تەندروستی ئێمەیان گواستەوە بۆ نەخۆشخانە. إلى طبابة معلم. بارپرسانی تەندروستی هەولێر دەڵێن ڕۆژانە بە سەدان بریندار و نەخۆشی مووسڵ و دەوروبەریان بۆ دێت و داوا لە وەزارەتی تەندروستی عێراقی دەکەن کە هاوکاریان بکات لە دابینکردنی پێداویستی پزیشکی و ناردنی دەرمان. نزیکەی 2 مانگە ئۆپراسیۆنی کۆنتڕۆلکردنەوەی مووسڵ دەستی پێکردووە کە تا ئێستا هێزەکانی سوپای عێراق نزیکەی 30 گەڕەکیان کۆنتڕۆل کردوتەوە و بەهۆیەوە بە هەزارەها هاوڵاتی ئاوارە بوون کە وەک بەرپرسانی وەزارەتی کۆچ و کۆچبەرانی عێراق دەڵێن تا ئێستا زیاتر لە 100,000 کەس ئاوارە بوون و بەشێکیشیان بەهۆی بردومان و بەردەوامی شەڕ بریندار بوون و گیانیان لەدەست داوە. شیراز عەبدوڵڵا NRT هەولێر.